هاوڕێیانی هێژا خوشکان برایان ئەم کاتتان باش من ڕێبەر فەتاحم هەموو 10 ساڵ جارێک لە بەریتانیادا سەرژمێر دەکرێت هەڵبەت سەرژمێر وشەیەک نییە کە پڕ بە پێستی ئەوە بێ کە لێرە دەکرێت چکە سەرژمێر ئەوەی ئێمە پێڕاهاتووین زۆرتر زانینی ژمارەی دانیشتووانە ئەم سەرژمێرە کاریگەر دەبێت لە پلاندانانی فەرمی و نافەرمی بەریتانیادا لە 10 ساڵی داهاتوودا تاکو ئەمڕۆ ڕەوەندی کورد لە وڵاتانی ئەوروپادا بەشی خوراوە ئەمەش ڕەنگە بە هۆکاری یەکەم بگەڕێتەوە بۆ ئەوەی کە کورد دەوڵەتێکی نییە بڵێ لەوێوە هاتووم هەڵبەت لە بەریتانیادا هەروەها لە وڵاتانی دیکەی ئەوروپادا دەرفەت زۆرە کەوتۆتە سەر خۆمان دەمانەوێت چی بکەین بە مەرجێک ڕێگەی توندوتیژی نەگرینە ڕێن دەنا کەس ڕێگەمان لێ ناگرێت بڵین خەڵکی کوردستانین کەس ڕێگەمان لێ ناگرێت بڵین زمانی یەکەممان کوردیە ئەم سەرژمێرە کاریگەر دەبێت لە پلاندانانی فەرمی و نافەرمی هەموو لایەنێکی ژیانی بەریتانیا بۆ 10 ساڵی داهاتوو ئیدی دەبێت وەکو ڕەوەندی کورد زۆر بەجددی بیری لێ بکەینەوە گرنگی ئەمە لە چیایە بۆ نمونە ئەگەر لە گەڕێکێکە لە ئەنجامی ئەم سەرژمێریە دەربکەوێت کە خێزانی کوردی زۆر تێدایە ڕەنگە لەو گەڕەکەدا قوتابخانەیەکی زمانی کوردی بکرێتەوە ئەگەر لە گەڕێکێکی لەندەنە بۆ نمونە بزانرێت کە ژمارەی کورد زۆرە ڕەنگە حیزبە سیاسیەکان ئەوانەی بەشدارن لە هەڵبژاردنە و بەشدارن لە حکوومەت و ئۆپۆزیسیۆنە بە هەند ڕەوەندی کورد وەربگرن بەمەرجێ بۆ بە ئەنجامدانی ئەمە ئێمە بەڕاستی وەکو ڕەوەندی کورد لە بەریتانیادا پێویست ناکا کارێکی گەلێک ئاڵۆز بکەین تەنیا پێویستمان بەوەیە لە سەرژمێرێکەدا یەکەم بەشدار بین ئەگەر بەشدار نەبین ئەوە هیچ ناقانونیە ئەو بخە ئەو لاوە بەڵام مافیشمان دەفوتێ دەنگێکی کورد دەفوتێ لەو سەرژمێریەدا هیوادارم هەمووتان بنووسن کە زمانی یەکەم کوردیە من فۆرمەکەی خۆمم لەسەر خەت پڕ کردەوە و وتم زمانی یەکەم کوردیە هەموومان ئەبێ شاناز بین بە ناسنامەی خۆمانەوە جاو ناسنامەیە کوردی بێت یا بەریتانی بێت من زۆرم پێخۆشە کە لە سەر و نازنامەی کوردیەوە ناسنامەیەشی دیکەشم وەرگرتووە ئەوش بەریتانیە هیوادارم ئێوەش بە هەردوو ئەو دوو ناسنامەیەوە لەگەڵ هەموو ناسنامەکانی دیکەدا شاناز بن بەڵام هیوادارم بیرتان نەچێ یەکەم فۆرمی سەرژمێر پڕ بکەنەوە دووهەم بنووسن کە زمانی یەکەمتان کوردیە کوردی زمانی ئەمە کاریگەرێکی زۆری دەبێت بڕوان ناکەن تا چەند کاریگەر دەبێت لەسەر چەسپاندنی ڕەوەندی کورد لە بەریتانیادا بەریتانیا وڵاتێکە دەرفەتی زۆرە بۆ هەموو گروپێکی ئەتنیکی و ئاینی هیوادارە هەمومان بەشدار بین لە ناساندنی ناسنامەی کوردی خۆمان بە نەتەوەکانی بەریتانیا و بەگەلی بەریتانیا من زۆر سوپاسدانەکەم